دوای نزیکەی هەفتەیەک لە نارامی واڵۆزی لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە شاری حەلەب هێزەکانی یاساییشی خۆسەر لە دوو گەڕەکەکە کشانەوە و کۆتایی بەو پرسە ئاڵۆزە هات. ڕۆژی سێشەمەی ڕابردوو شەشی کانونی دووەم پێکدادان و ئاڵۆزی لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە باکووری شاری حەلەب لە نێوان هێزەکانی یاساییشی ناوخۆی سەر بە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و سوپا و هێزە ئەمنیەکانی حکوومەتی نوێی دیمەشق دروست بوو. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە و باکشانەوەی هێزەکانی یاساییشی خۆسەر شەڕ و ئاڵۆزیەکانی ئەو دوو گەڕەکە کوردنشینیە کۆتایی هات. هەرچەندە هێشتا ئامارێکی فەرمی قوربانیەکان لە بەردەستدا نییە، بەڵام ڕوانگەی سووری مافەکانی مرۆڤ لە نوێترین ئاماریدا دەڵێت 82 کەس لە هاوڵاتی و کەسانی سەربازی و ئەمنی کوژراون و 115 بریندار بوون. بە پێوەی ڕوانگەی سووری بڵاوی کردوێتەوە 39 کەسی سەربازی کە 38یان سەر بە وەزارەتی بەرگرین و یەکێکیشیان ئەندامی هێزەکانی یاساییشی ناوخۆی هەسەدەیە کوژراون و 42 دیکە هاوڵاتی یاسایین کە کوژراون. ئەم ئامارەش لەلایەن هیچ کام لە هێزەکانی خۆسەر و حکوومەتی دیمەشقەوە پشتڕاست یان ڕەت نەکراوەتەوە. لای خۆیەوە هێزەکانی یاساییشی ناوخۆی هەسەدا لە نوێترین ڕاگەیەندراویدا گیان لە دەستدانی زیاد حەلەب لە فەرماندەیی گشتی هێزەکانیشی ڕاگەیاند. هێزەکانی یاساییشی ناوخۆ لە شێخ مەقسوود هۆکاری قبوڵکردنی ئاگربەستەکەیشی بۆ ڕزگارکردنی برینداران و ئەو خەڵکە گەڕاندەوە کە لە نەخۆشخانەی خالید فەجر تاکە نەخۆشخانەی گەڕەکەکەدا گیریان خواردبوو. بە پێی ڕاگەیەندراوەکە ئاگربەستەکە کاتیە و ئەوان لە بەرگری بەردەوام دەبن و بە ڕێگە و شێوازی جیاواز درێژە بە بەرخۆدان دەدەن. هەرچەندە لە دەی ئادار مانگی 3 ساڵی ڕابردوو ڕێکەوتنێک لە نێوان ئەحمەد شەرع سەرۆکی سووریا و مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە دیمەشق ئەنجام درا و کۆتاوادەش بۆ جێبەجێکردنی کۆتایی ساڵی ڕابردوو بوو. بەڵام خاڵی چوارەمی ڕێکەوتنەکە کە تایبەت بوو بە پرسی تێکەڵکردنی دامەزراوە سەربازیەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بوو بە خاڵی جێناکۆک و نەیهێشت ڕێکەوتنەکە وەک خۆی جێبەجێ بکرێت و لە سەرەتای ساڵی نوێیش ڕووداوەکانی هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیەی بەدووادا هات. شێخ مەقسوود و ئەشرەفیە دوو گەڕەکن لە باکووری شاری حەلەب ناوەندی پارێزگای حەلەب. زۆرینەی دانیشتوانەکەی کوردن. لە ساڵی 2012ەوە لە ڕێگەی هەریەک لە یەکینەکانی پاراستنی گەلی یەپەگە و یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژەوە کەوتونەتە ژێردەستی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و لە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەدیشەوە حکوومەتی نوێی دیمەشق بەردەوام داوای دەرچوونی ئەو هێزانەی لە دوو گەڕەکەکە و چۆڵکردنی لەو هێزانە دەکات. بەڵام سەرڕای هەوڵەکان بۆ گفتوگۆ و چارەسەری هێمنانە دوجار هێرش بۆ سەرگەڕەکەکان و پێکجادانی سەربازی و ئاوارەبوون و قوربانی لێکەوتەوە.